فەرماندەیەزەکانی هەفتە ئاشکرای دەکات دەبوو حکوومەتی عێراق ئۆپەراسیۆنی حەویجەی پێش ڕزگارکردنی مووسڵ ئەنجام بدایە، بەڵام بە کۆمەڵێک هۆکار پرۆسەکەیان دواخست کە بە بۆچوونی ئەو فەرماندەیە نەدەبوو بەو جۆرە بێت. دیارە ئۆپراسسیۆنی حەویجەیەکی کە لە ئۆپراسسیۆنانە کە ئەبێ بکرێ وایە پێش ئێستا بکرایەوە بە تایبەتی پێش شەڕی ئازادکرد دەستپێکردنی ئازادکردنی مووسڵ بکرایە، بەڵام بەهۆی ئەوەی کە مووسڵ دیار بوو بەلایەنەوە گرنگ بوو کە پێش هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەمەلەی مووسڵ دەست پێ بکات بۆیە ئەمەلەی حەویجە دواکەوتووە. حەویجە شوێنێکی مهمە، ئەهمێتێکی خۆی هەیە، جێپەیەکی قایمە بۆ داعش و حەویجە ئێستا بۆ بە جێگای کۆکردنەوەی هێزەکانی داعش و بۆ بە هەڕەشەیەک لەسەر کەرکووک، لەسەر تکریت، لەسەر دیالە، تەنان لەسەر ئەنبار و هەروەها لە دواوە بۆ سەر ئەو هێزانی کە ئێسەکە لە پێشڕەویان بەرەو مووسڵ. لەبەرەوە ئەگەر بەهاتایە و پێش ئەمەلەی مووسڵ ئەمەلەی حەویجە بکرایە، ئێستا هێزێکی گەورەی هەم پێشمەرگە هەم هێزە ئەمنی عێراقیەکان دەست بەتاڵە بوون بۆ ئەوەی کە پرۆسەی ئازادکردنی مووسڵ پێم وایە سەریعتریشە بوو و ئاسانتریشە بوو و هێزی زیاتریش لەبەردەستا بوو بۆ جێبەجێکردنی عملیەکە. فەرماندەی میحوەری باشووری کەرکووکیش لە وەڵامی هەندێک لایەن لە بەغدا کە باس لە کشانەوەی پێشمەرگە دەکەن لە ناوچە جێناکۆکەکان ڕایدەگەیەنێت پێشمەرگە هەرگیز لەو ناوچانە ناکشێتەوە. ڕێی من ئەو دەنگانە زۆرن ئەو بەداخەوە ئەو سەرکردە سیاسیانەی کە تا ئێستا شۆڤینێتی عەرەبی بە سەریانە زاڵە زۆر جار لێرە و لەوێ ئەو قسانە ئەکەن، هەندێکیان بۆ کەسبی شارعی عەرەبیە بۆ دەنگدانی داهاتووی خۆیان بە حسابی خۆیان ئەگە دژی کورد بکەن دەنجیان باشە دێ، بەڵام لەوە هێشتا لەوە تێنەگەیشتون بە سەدان هەزار عەرەب کە لێی قەوما لە باوشی کوردستان و لە ئامێزی کوردستانە حەوانەوە کەواتە کورد بیرکردنەوەی وەکو ئەوان نییە. ئێمە پێیان ئەڵێن هەرچی پێمان بڵێ لە مەنتیقەکە بکشێنەوە، ئەڵێن سەرتان دای لە تاشە بەردەکانی قەندیل و وەواکەن گڕی با بە گوڕگوڕژ بتان سوتێنێ. وەک فەرماندە مەیدانەکانی پێشمەرگە ڕایدەگەیەنن حکوومەتی عێراق هۆکار بووە بە دواکەوتنی ئۆپەراسیۆنی حەویجە و لێپرساوانی بەڵای عێراقیش ئاشکرایان کردووە لە ئێستادا بەهۆی مووسڵەوە ناپەرژێنە سەر حەویجە، بۆیە پرسیارە گەورەکە لێرەدا ئەوەیە ئایا لە ئایندەیەکی نزیکدا هەمانگی دروست دەبێت کە هێزە عێراقیەکان و پێشمەرگە و پرۆسەی ئەنجام بدەن یاخود هاوشێوەی بەشیر پێشمەرگە هەرکی ڕزگارکردنی حەویجەش دەگرێتە ئەستۆ. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.